بە ناوی خوای گەورە و میهرەبان کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم کاتتان باش. ئاشکرایە لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە هەموو هەوڵێکمان بۆ ئەو بۆ کەڕێگری لەو پیلانگەڕیانە بکەین کە ناحەزان و نەیارانمان دەیانویست دۆخی ناوخۆی یەکێتی و دۆخی هەرێمی کوردستانیش بەرەو لێکترازانی گەورە ببەن و ئەوەی بە خەبات و تێکۆشانی چەندین ساڵی پێشمەرگە قارەمانەکان و هەموو تێکۆشەران و دەیان هەزار خوێنی شەهیدی ئەم گەلە بەدەست هاتووە لە ناوی بن. بەڵام ئێمە لە پەرۆشیمان هەوڵی خاوکردنەوەی گرژەکان و پاراستی دۆخەکەماندا سەرباری تیرۆرکردن و شەیدکردنی چەند هەواڵێکمان کە هەرگیز لە یادیان ناکەین، سەرباری ئەوەی کە بە نایاسایی و دوور لە هەموو عرفێکی حیزبی مامەڵەمان لەگەڵ کرا، بەڵام ئێمە تەنها لە خەمی بەرژەوەندی باڵاکانی گەل و نیشتیمان بووین، دوور لە بەرژەوەندی شەخسی و حیزبی لە پێناو زیاتر تێک نەچوونی دۆخەکە هەردانمان بە خۆمانداگرت. بۆ چارەسەرکردنی کێشەکانیش ڕێگەڕاستەکەمان هەڵبژارد بە گرتنەبەری ڕێگەی مەدەنی و یاسایی و پەیڕەوی و بۆ بەسەروەرکردنی یاسا هەوڵماندا لە دادگا بەرگری لە خۆمان بکەین. لە هەموو ئۆتۆمەتە ناڕەوایانەی ئاراستەمان کرابوون. بێتاوانی خۆمان سەلماند کە هەموو شتان شایەتی ئەومان بۆ دەدەن، چونکە پێمان وایە کۆمەڵانی خەڵک و یەکێتیەکان زۆر لەوە گەورەترن کە تووشی ترس و دڵڕاوچیان بکەین و ژیانیان بخەینە مەترسیەوە. دوای ساڵ و نیوێک لە پشوو درێژی سەرنجام بە بڕیاری دادگا هەموو مافە سیاسیەکانمان بۆ گەڕایەوە کە بە شەرعەتی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دەنجی ئەندامان و کادری دڵسۆزی یەکێتی بەدەستمان هێنابوو. هەر بۆیە لە ئەمڕۆ وەک هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست دەکەینەوە بە چالاکیە سیاسیەکانمان و بە پشتیوانی هەواڵان و ئەندام و کادرانمان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و عێراق هەوڵی یەکریزی و بەدیهێنانی خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتیان دەدەین. هەواڵانی عزیز، یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت شارازی بەخۆیەوە بکات کە هەمیشە ئەندام و کادرەکانی بوونەتە کۆڵەکەیەک و پاراستویانە. خۆتان باش ئاگادارن کە ژیانی ڕێکخراوی و حیزبی لە ناو یەکێتی بەرەو چه ئاقارێک ڕۆیشتووە. لە ماوەی ئەو ساڵ نیوەدا ڕۆژانە پەرۆشی و گلەی و گازندەی ئێوە و کە سوکاری سەربەرزی شەهیدان و دڵسۆزانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی کوردستانم پێگەیشتووە. منیش وەک ئێوە نیگەرانم لەم لاوازبوونی دۆخی یەکێتی و خراپبوونی پەیوەندی ناوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵێتەکان کە لە مێژووی یەکێتی وەک ئێستا نەبووە. ئەدای لەناو حکومەت لاواز بووە و کاریگەری ئەو تۆی نەماوە لە بڕیارە گرنگ و چارەنووسسازەکان لە عێراق و کوردستان کە ئەوەش ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەر ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەر بۆیە هەنگاوەکانمان لە ئاس خواست و داوەڕاوەکانی ئێوە دەبن. دڵنیاتان دەکەم کە لە پێناو خوێنی شەهیدان و ئاسوودەکردنی ڕۆحی مامی گەورەمان بەشێک دەبین لە چارەسەر. لەو سۆنگەیەشەوە پەیامێکم ئاراستی ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی سەرکردایەتی کردووە کە ڕۆڵی خۆیان ببینن لە ئاست ئەو بەرپرسیارەتیەی لەسەر شانیانە بۆ ئەوەی بەیەکەوە ئەم دۆخە هەستیارە تێبپەڕێنین و شکۆ و سەروەری بگەڕێنەوە بۆ حیزبی شەهیدان. هیوادارین ئەم نسکۆی بەسەر حیزبەکەماندا هێنرا پندێک بێت بۆ بەخۆداچوونەوە و ڕاستکردنەوەی هەڵەکانی ڕابردوو. خۆگەر هەواڵانمان ئامادە نەبوون بۆ کاری پێکەوەیی، ئەوان ناچار دەبین بە جیاو لە ژێرناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پشتبەست بە یاسا و لە چوارچێوەی پێڕەوی ناوخۆدا درێژە بە خەبات و چالاکیە سیاسیەکانمان بدەین کە من و هەواڵەکانم هیوا بەوە ناخوازین، چونکە هەمووتان دەزانن ئەوە خزمەت بە هیچ لایەنێک ناکات. کۆمەڵانی خەڵکی کوردستان، هەواڵانی خۆشەویست، هەوڵەکانی من لە پەیوەست بە داکۆچی لە شەرعەتی کاری سیاسی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها پرسێکی حیزبی و کەسی نییە، بەڵکو پەیوەستە بە خەمی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گشتی و دەڤەری سەوز بە تایبەتی. یەکێتی حیزبی حکومڕانی ئەو ناوچەیە و لە ماوەی ڕابردووشدا خەڵک خۆیان شایەتن کە دوای کودەتا بەسەر شەرعەتی ئەو حیزبە لە هەموو ڕوویەکەوە چنا ئارامی و بێهیوایەک ڕووی کردووەتە ناوچەکە. ئەگەر ژیانی خەڵک ئارام و خزمەتگوزاری باش و پرۆژەکان کرابان بۆ بەندە ئاسانتر بوو لە دوورەوە دەستخۆشی لە هاوڕێکانم بکەم و شانازی بە حیزبەکەمەوە بکەم، جا پۆست و پایم هەرچیەک بێت. بەڵام هیچ بوارێک نەماوە لە غیابی ئێمەدا خراپتر نەبوو بێت. تووڕێی و گلەی و ناڕەزایەتی و بێزاری لە حیزب و حکومەت لەو سنوورە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. بە سەربازگەکردن و بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و خراپی دۆخی بازار و بازرگانەکان و سەرانە سندن و تێکشکاندنی دامەزراوەکان و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و نەهێشتنی پانتایی ئازادی ڕادەربڕین و ڕاگەیاندن و جێگرتنەوەی حزب لە جیاتی حکومەت کە هەموو ئەمانە دوورن لەو پرینسیپانێکی یەکێتی خەباتی بۆ کردوون. هێندە بەستە بیڵێم
بە درێژایی ساڵانی ڕابردوو کەسانێک لە حکومەت نوێنەرایەتی ئەم دەڤەریان کردووە تاکە یەک پرۆژەی استراتیژیان نییە پێشکەشی خەڵکیان کردبێت. لێرەوە ئامۆژگاری هەواڵانم دەکەم کە بەدەست تێکەڵکردن لەگەڵ ناحەزان هەڵنەخەڵەتێن. باوەشکردن بە نەیاران و دوژمنانی ئەم ئەزموونەی بەدەست هاتووە لە پێناومانەوە لە پۆستێکدا خزمەتیان پێناگەێنێت. بێبەها پیشاندان و بە سیاسیکردنی بڕیاری دادگا لە هەرێمی کوردستان خزمەتیان ناکات. تەنیا ڕێگەی ڕاست گەڕانەوەی بۆ شاڕێی سیاسی و حیزبایەتیکردن بە ڕێگەی سیاسی و پەیڕەوی. هەواڵانی خۆشەویستم، سیاست لە دیدی بەندەدا بەشێکە لە چاکەی گشتی و بۆ ئەوەش دەبێت خەڵک شایەتیت بۆ بدات. من هەموو جوڵەیەکم یاسایی یان سیاسی پشت ئەستور بووە بە متمانی دەنگی ئەندامانی کۆنگرە و پەرۆشی و پشتیوانی هەواڵانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی بەگشتی. هەر بۆیە دەبێت هەواڵانمان بزانن کە پێکەوە دەتوانین دەنگدەران و کەسوکاری شەهیدان و کادر و ئەندامەکانمان ئاش بکەینەوە و خۆمان بۆ ئەو هەڵبژاردنە پەرلەمانیە ساز و ئامادە بکەین کە لە ئایندەی نزیکدا دێتە پێش. چونکە جەماوەر لەوە زیاتر لێمان قبول ناکات. خۆگەر عینادی سیاسی هەڵبژێرن دەبێت باش بزانن کە سندوقەکانی دەنگدان دەری دەخەن کێ گەلپەسەند و کێش خەڵکی بێهیوا کردووە. هەڵبژاردن یەک لاکەرەوە دەبێت کێ خاوەنی سەنجی ڕاستەقینەیە لە ناو حیزب و جەماوەردا. هەر لێرە شۆڕوو دەکەمە لایەنە سیاسەکانی هەرێم. هەموو لایەنەکان باش دەزانن کە پەیوەندیەکانی هەرێم لە چ ئاستێکدایە و وڵاتانی دەرەوە چۆن نیگەرانن لە پاشەکشەی سیاسی و حکومڕانی لەم هەرێمە. دۆخەکە بەرەو بنبەستی تەواو دەڕوات. ئەوەش قەوارەکەی خستۆتە بەردەم مەترسی جددی و ترسناکەوە. بێدەربەستی و خۆپەرستی هەندێک فیگەری سیاسی خەریکە کۆی دۆخەکە بەرەو ئاراستەی نەخوازاو دەبات. بۆیە پێویستمان بە هاوخەباتی و کاری پێکەوەی و یەکڕیزی نیشتیمانی هەیە. مەترسی ناوخۆیی و دەرەکیەکان ئاستی ژیانی کۆمەڵانی خەڵک، بەرزبوونەوەی ناڕزایەتیەکان و بێئومێدبوونی گەنجەکانمان، فراوانبوونی ناکۆچی و دووبەرەکی نێوان یەکێتی و پارتی و ئیفلیسبوونی حکومڕانی، فشارەکان لە بەغدا دەیان کێشەی تر ئەومان لێ ئەخوازێت قوڵتر و خەمخۆرانەتر بیر لە دۆخەکە و چارەسەری سیاسانەی دوور لە هەڵچوون و خۆپەرستی بکەینەوە. لە ڕابردووشدا چەندین جار ڕامانگەیاندووە و ئێستاش دووپاتی دەکەمەوە. پێویستمان بە یەکگرتووی و کرانەوەی زیاترە لەگەڵ بەغدا لە ڕێگەی دیالۆگی نیشتیمانی لەگەڵ هێز و لایەنە عێراقیەکان لە پێناو چارەسەرکردنی یەکجاری کێشە هەڵپرسێدراوەکانی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵی عێراق. داواکارم ناکۆچی سیاسیەکان بەلاوە بنین و دەست لە ناو دەست قۆڵی لێ هەڵماڵین و هەنگاوی ڕاستەقینە و جددی بۆ بنین تا پێگە و قەواری سیاسی هەرێمەکەمان بەهێز و پارێزراوتر بکەین و میلەتەکەشمان لەم دۆخەنا هەموارە ڕزگار بکەین و هیوا و ئومێد بگەڕێنەوە بۆ گەنجەکانمان و خۆشگوزەرانی و ئارامی و ئۆقرەیی زیاتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکەین. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم کاتتان باش. ئاشکرایە لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە هەموو هەوڵێکمان بۆ ئەو بۆ کە ڕێگری لەو پیلانجەڕیانە بکەین کە ناحەزان و نەیارانمان دەیانویست دۆخی ناوخۆی یەکێتی و دۆخی هەرێمی کوردستانیش بەرەو لێکترازانی گەورە ببەن و ئەوەی بە خەبات و تێکۆشانی چەندین ساڵی پێشمەرگە قارەمانەکان و هەموو تێکۆشەران و دەیان هەزار خوێنی شەهیدی ئەم گەلە بەدەست هاتووە لە ناوی بن. بەڵام ئێمە لە پەرۆشیمان هەوڵی خاوکردنەوەی گرژەکان و پاراستی دۆخەکەماندا سەرباری تیرۆرکردن و شەیدکردنی چەند هەواڵێکمان کە هەرگیز لە یادیان ناکەین، سەرباری ئەوەی کە بە نایاسایی و دوور لە هەموو عرفێکی حیزبی مامەڵەمان لەگەڵ کرا، بەڵام ئێمە تەنها لە خەمی بەرژەوەندی باڵاکانی گەل و نیشتیمان بووین، دوور لە بەرژەوەندی شەخسی و حیزبی لە پێناو زیاتر تێکنەچوونی دۆخەکە هەردانمان بەخۆمان داگرت. بۆ چارەسەرکردنی کێشەکانیش ڕێگەڕاستەکەمان هەڵبژارد بە گرتنەبەری ڕێگەی مەدەنی و یاسایی و پەیڕەوی و بۆ بەسەروەرکردنی یاسا هەوڵماندا لە دادگا بەرگری لە خۆمان بکەین. لە هەموو ئۆتۆمەتە ناڕەوایانەی ئاراستەمان کرابوون. بێتاوانی خۆمان سەلماند کە هەموو شتان شایەتی ئەومان بۆ دەدەن، چونکە پێمان وایە کۆمەڵانی خەڵک و یەکێتیەکان زۆر لەوە گەورەترن کە تووشی ترس و دڵڕاوچیان بکەین و ژیانیان بخەینە مەترسیەوە. دوای ساڵ و نیوێک لە پشوو درێژی سەرنجام بە بڕیاری دادگا هەموو مافە سیاسیەکانمان بۆ گەڕایەوە کە بە شەرعەتی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دەنجی ئەندامان و کادری دڵسۆزی یەکێتی بەدەستمان هێنابوو. هەر بۆیە لە ئەمڕۆ وەک هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست دەکەینەوە بە چالاکیە سیاسیەکانمان و بە پشتیوانی هەواڵان و ئەندام و کادرانمان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و عێراق
هەوڵی یەکریزی و بەدیهێنانی خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتیان دەدەین. هەواڵانی عزیز، یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت شارازی بەخۆیەوە بکات کە هەمیشە ئەندام و کادرەکانی بوونەتە کۆڵەکەیەک و پاراستویانە. خۆتان باش ئاگادارن کە ژیانی ڕێکخراوی و حیزبی لە ناو یەکێتی بەرەو چه ئاقارێک ڕۆیشتووە. لە ماوەی ئەو ساڵ نیوەدا ڕۆژانە پەرۆشی و گلەی و گازندەی ئێوە و کە سوکاری سەربەرزی شەهیدان و دڵسۆزانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی کوردستانم پێگەیشتانم لەم لاوازبوونی دۆخی یەکێتی و خراپبوونی پەیوەندی ناوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵێتەکان کە لە مێژووی یەکێتی وەک ئێستا نەبووە. ئەدای لەناو حکومەت لاواز بووە و کاریگەری ئەو تۆی نەماوە لە بڕیارە گرنگ و چارەنووسسازەکان لە عێراق و کوردستان کە ئەوەش ڕاستەوخۆ کاریگەری کردوتە سەر ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەر بۆیە هەنگاوەکانمان لە ئاسخواست و داوەڕاوەکانی ئێوە دەبن. دڵنیاتان دەکەم کە لە پێناو خوێنی شەهیدان و ئاسوودەکردنی ڕۆحی مامی گەورەمان بەشێک دەبین لە چارەسەر. لەو سۆنگەیەشەوە پەیامێکم ئاراستەی ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی سەرکردایەتی کردووە کە ڕۆڵی خۆیان ببینن لە ئاست ئەو بەرپرسیارەتیەی لەسەر شانیانە بۆ ئەوەی بەیەکەوە ئەم دۆخە هەستیارە تێپەڕێنین و شکۆ و سەروەری بگەڕێنەوە بۆ حیزبی شەهیدان. هیوادارین ئەم نسکۆی بەسەر حیزبەکەماندا هێنرا پندێک بێت بۆ بە خۆداچوونەوە و ڕاستکردنەوەی هەڵەکانی ڕابردوو. خۆگەر هەواڵانمان ئامادە نەبوون بۆ کاری پێکەوەیی ئەوان ناچار دەبین بە جیاو لە ژێرناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پشتبەست بە یاسا و لە چوارچێوەی پێڕەوی ناوخۆدا درێژە بە خەبات و چالاکی سیاسەکانمان بدەین کە من و هەواڵەکانم هیوا بەوە ناخوازین چکە هەمووتان دەزانن ئەوە خزمەت بە هیچ لایەنێک ناکات. کۆمەڵانی خەڵکی کوردستان، هەواڵانی خۆشەویست، هەوڵەکانی من لە پەیوەست بە داکۆچی لە شەرعەتی کاری سیاسی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها پرسێکی حزبی و کەسی نییە، بەڵکو پەیوەستە بە خەمی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گشتی و دەڤەری سەوز بە تایبەتی. یەکێتی حزبی حکومڕانی ئەو ناوچەیە و لە ماوەی ڕابردووشدا خەڵک خۆیان شایەتن کە دوای کودەتا بەسەر شەرعەتی ئەو حیزبە لە هەموو ڕوویەکەوە چنا ئارامی و بێهیوایەک ڕووی کردووەتە ناوچەکە. ئەگەر ژیانی خەڵک ئارام و خزمەت گوزاری باش و پرۆژەکان کرابان بۆ بەندە ئاسانتر بوو لە دوورەوە دەستخۆشی لە هاوڕەکانم بکەم و شانازی بە حیزبەکەمەوە بکەم جا پۆست و پایم هەرچیەک بێت. بەڵام هیچ بوارێک نەماوە لە غیابی ئێمەدا خراپتر نەبوو بێت. تووڕێی و گلەی و ناڕەزایەتی و بێزاری لە حیزب و حکوومەت لەو سنوورە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار بە سەربازگەکردن و بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و خراپی دۆخی بازار و بازرگانەکان و سەرانە سندن و تێکشکاندنی دامەزراوەکان و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و نەهێشتنی پانتایی ئازادی ڕادەربڕین و ڕاگەیاندن و جێگرتنەوەی حزب لە جیاتی حکوومەت کە هەموو ئەمانە دوورن لەو پرینسیپانێکی یەکێتی خەباتی بۆ کردوون. هێندە بەستە بیڵێم بە درێژایی ساڵانی ڕابردوو کەسانێک لە حکومەت نوێنەرایەتی ئەم دەبەریان کردووە تاکە یەک پرۆژەی استراتیژیان نییە پێشکەشی خەڵکیان کردبێت. لێرەوە ئامۆژگاری هەواڵانم دەکەم کە بەدەست تێکەڵکردن لەگەڵ ناحەزان هەڵنەخەڵەتێن. باوەشکردن بە نەیاران و دوژمنانی ئەم ئەزموونەی بەدەست هاتووە لە پێناومانەوە لە پۆستێکدا خزمەتیان پێناگەێنێت. بێبەها پیشاندان و بە سیاسیکردنی بڕیاری دادگا لە هەرێمی کوردستان خزمەتیان ناکات. تەنیا ڕێگەی ڕاست گەڕانەوەی بۆ شاڕێی سیاسی و حیزبایەتیکردن بە ڕێگەی سیاسی و پەیڕەوی. هەواڵانی خۆشەویستم، سیاسەت لە دیدی بەندەدا بەشێکە لە چاکەی گشتی و بۆ ئەوەش دەبێت خەڵک شایەتیت بۆ بدات. من هەموو جوڵەیەکم یاسایی یان سیاسی پشت ئەستور بووە بە متمانی دەنگی ئەندامانی کۆنگرە و پەرۆشی و پشتیوانی هەواڵانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی بەگشتی. هەر بۆیە دەبێت هەواڵانمان بزانن کە پێکەوە دەتوانین دەنگدەران و کەسوکاری شەهیدان و کادر و ئەندامەکانمان ئاش بکەینەوە و خۆمان بۆ ئەو هەڵبژارنە پەرلەمانیە ساز و ئامادە بکەین کە لە ئایندەی نزیکدا دێتە پێش، چونکە جەماوەر لەوە زیاتر لێمان قبول ناکات. خۆگەر عینادی سیاسی هەڵبژێرن دەبێت باش بزانن کە سندوقەکانی دەنگدان دەری دەخەن کێ گەلپەسەند و کێش خەڵکی بێهیوا کردووە. هەڵبژاردن یەک لاکەرەوە دەبێت کێ خاوەنی سەنگی ڕاستەقینەیە لە ناو حیزب و جەماوەردا. هەر لێرە شۆڕوو دەکەمە لایەنە سیاسەکانی هەرێم. هەموو لایەنەکان باش دەزانن کە پەیوەندیەکانی هەرێم لە چ ئاستێکدایە و وڵاتانی دەرەوە چۆن نیگەرانن لە پاشەکشەی سیاسی و حکومڕانی لەم هەرێمە. دۆخەکە بەرەو بنبەستی تەواو دەڕوات. ئەوەش قەوارەکەی خستۆتە بەردەم مەترسی جددی و ترسناکەوە. بێدەربەستی و خۆپەرستی هەندێک فیگەری سیاسی خەریکە کۆی دۆخەکە بەرەو ئاراستەی نەخوازاو دەبات. بۆیە پێویستمان بە هاوخەباتی و کاری پێکەوەی و یەکڕیزی نیشتیمانی هەیە. مەترسی ناوخۆیی و دەرەکیەکان
ئاستی ژیانی کۆمەڵانی خەڵک بەرزبوونەوەی ناڕزایەتیەکان و بێئومێدبوونی گەنجەکانمان، فراوانبوونی ناکۆچی و دووبەرەکی نێوان یەکێتی و پارتی و ئیفلیسبوونی حکومڕانی، فشارەکان لە بەغدا دەیان کێشەی تر ئەومان لێخوازێت قوڵتر و خەمخۆرانەتر بیر لە دۆخەکە و چارەسەری سیاسانەی دوور لە هەڵچوون و خۆپەرستی بکەینەوە. لە ڕابردووشدا چەندین جار ڕامانگەیاندوە و ئێستاش دووپاتی دەکەمەوە پێویستمان بە یەکگرتوویی و کرانەوەی زیاترە لەگەڵ بەغدا لە ڕێگەی دیالۆگی نیشتیمانی لەگەڵ هێز و لایەنە عێراقیەکان لە پێناو چارەسەرکردنی یەکجاری کێشە هەڵپەسەردراوەکانی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵی عێراق. داواکارم ناکۆچی سیاسیەکان بەلاوە بنین و دەست لە ناو دەست قۆڵی لێ هەڵماڵین و هەنگاوی ڕاستەقینە و جددی بۆ بنین تا پێگە و خەواری سیاسی هەرێمەکەمان بەهێز و پارێزراوتر بکەین و میلەتەکەشمان لەم دۆخەنا هەموارە ڕزگار بکەین و هیوا و ئومێد بگەڕێنەوە بۆ گەنجەکانمان و خۆشگوزەرانی و ئارامی و ئۆقرەیی زیاتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دابین بکەین. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.